لێرە درەنگانی شەوی ڕابردوو بەرەبەیانی ئەمڕۆ ئاگرەکە لەلایەن تیمەکانی بەرگری شارستانی سلێمانی و تیمی تایبەتی شارەوانی چوارتاوە پۆلیسی دارستانی شارباژێر لە کاتژمێر 1:35 خولەکی شەوی ڕابردوو کۆنتترۆل کرا دوایەوەی کە ئاگرەکە لە بەرەبەیانی سیانزەی ئەم مانگە لە بەردەم تونێلی شێت پێشڕە و بە دیوی سیتەکدا لە ئاکامی تەبان بەوتەی لایەنە پەیوەندیدارەکان و پۆلیس و دارستان و پاوانی سلێمانی لە ئاکامی شۆرتی کارەباوە ئاگرەکە بڵێسەی سند بۆ سەر لوتکەچیای ئەزمەڕ و دارستانی سروشتی ئەزمەڕ بۆ هۆیەوە زیان و زەرمەندی سەرەکی بوو بکە بەوتەی هاوکار جەلال بەڕێوەبەری دارستان و پاوانی سلێمانی زەرری ئاگرکەوتنەوە کە بە زیاتر لە 200 دۆنم پوش و پاوان و دارستانی چیای ئەزمەڕ سوتاوە و دیمەنانای بنن دیمەنی دەرەنجامی ئاگرکەوتنەوەکەی چیای ئەزمەڕەکە بۆ ماوەی 16 کاتژمێر بە بەردەوامی تیمەکانی ئاگرکوژێنەوە و تیمی پۆلیسی دارستانی سلێمانی هێزانامنیەکان سەرقاڵی کۆنتترۆلکردنەکەی بوون بەڵام بەوەی کە چەند ڕۆژێکە بایەکی بەهێز سلێمانی و دەوروبەری گرتوێتەوە کۆنتترۆلکردنی بە جۆرە لە جۆرەکان ئەستەم بوو و ئەو ناوچەیەشی کە ئاگرەکە تەشەنێسن ناوچەیەکی سەختی چیای ئەزمەڕ بوو و بەردەڵام بوو تیمەکان بە ئاسانی ناگەیشتە شوێنی ئاگرەکە تا کۆنتترۆڵی کوێن ئەوەی هەبوو هەوڵانەدا لە ڕێگەی ئامێرەکانی شارەوانیەوە ئاگربڕ دروست پنتاوەکو ئاگرەکە نایاتە دیوی ڕووکاری سلێمانی چیای ئەزمەڕەوە نەگاتە شاخی گۆژە وەک باسم کرا و کارجەلال بەڕێوەبەری دارستان و پاوانی سلێمانی بە کێنێنی ڕاگەیان لە ئاکامی و 16 کاتژمێری ئاگری چیای ئەزمەڕ زیاتر لە 200 دۆنم مەتر لە پوش و پاوان و درەختی چیای ئەزمەڕ سوتاوە بەڵام خۆشبەختانە بە هەوڵی هێزە پەیوەندیدارەکان و تیمەکانی بەرگری شارستانی سلێمانی تیمی بەرگری شارستانی شارباژێر هەڵبەت لەگەڵ پۆلیسی دارستاندا و هاوڵاتیانی ناوچەکەش لە سیتەکەەوە هاتبوون کاتژمێرێک و 35 خولەکی بەرەبەیانی ئەمڕۆ ئاگرەکە کۆنتترۆل کراوە ئەمە یەکەم حاڵەتی ئاگرکەوتنەوە نیە لەم سنوورە لە هەر لە ماوەی ساڵدا بەهۆیەوەی کە زستانەکەی ڕێژەی دابارین زۆر بووەوە پوش و پاوانیش ئێستا لە کاتی وشکبوونەتی ناو بەناو حاڵەتی ئاگرکەوتنەوە ڕووەدا بەڵام ئەوی جیاواز بوو لەم ڕووداوە لەگەڵ ڕووداوەکانی بەرلەخۆی ئەم ڕووداوە بە ئاکامی شۆرتی کارەبا بە ڕووداوەکانی دیکە گەشتیار پڕێدانی پاشماوەی ئاگرکردنەوە لەسەر شاخی گۆژە و ئەزمەڕ هۆکارەکەی بوون ئەمڕۆ بڵێن ڕووداوەکەی سیانزەیە ماگە لە ئاکامی شۆرتی کارەبا بۆ وەک باسم کلاکە لە درێژەی 16 کاتژمێر زیاتر لە 200 دۆنم لە پوش و پاوان و دارستانی شاخی ئەزمەڕ سوتاوە